أفرم خاڵە ئەحمەدجان ئەم گۆرانیانەش لەسەر داواکاری خاڵە حەمەی شێخ اسماعیلی پێشکەشێکی بەم برادەر بەڕێزانە هیوادارم بەدەڵێن لەگەڵ خاڵە وەشمانی خۆشەویست. ماوەیە کە دیارنیم لەناو هونەر بێدەنگم زۆر کەس هەیە پێی خۆشە هیچ کار نەبێنێ دەنگم من لەو جۆرە کەسانە زۆر بێمرەت و بێدەنگم بە زۆری دۆستی خۆ من بۆیە ئاوا دڵتەنگم بابزانن لەبەر ئێوە هەموو کاتێ لە جەنگم ئەبێ لوتان بشکێنم وا نەزانن دەبەنگم ئەگەر وەک پیاو ژیاون بۆ نایەنە بەرچنگم لاستان گەر بێدەنگم وا نەزانن دەبەنگم لاست خۆم ناتان بینم چونکە من لە پێشەنگم لەناو هونەرمەندانە هەمیشە قورس و سەنگم هیچ کار لە منە بەسەش خەساری ناکەم دەنگم هاینگەژی خۆدڵی من وا دەرهات بۆ سەیری عشقم ناکەی بۆچی هێندە دڵڕەقی سەیری ناخی خۆت ناکەی کە بەلای مندا دەڕۆی بۆچی سەلامێ ناکەی وا دیارە تۆ نازانی یاخۆ دڵڕاڕا دەکەی وا دیارە تۆ نازانی یاخۆ دڵداری ناکەی هەتاکەی نێ بناڵم دڵی من ئازاد ناکەی هەتاکەی نێ بناڵم دڵی من ئازاد ناکەی چیگەڵی تو ئیسرائیل جوولەکە و ئیسرائیل نین بۆچی نیگایەک ناکەی یەکجار لەگەڵمان بدوێی ئاشا لە عەشقت ناکەی ئەو کات دەزانی هۆشمەند خۆشتی ئەبێ وا ناکەی بەڵام تۆ دڵە دنیا دڵە ئەم گەنجە خۆش ناکەی من هەر دەبێ بناڵم بۆچی سیقەم پێ ناکەی من هەر دەبێ بناڵم بۆچی سیقەم پێ ناکەی سڵە بێ لە فەرماندا جێبڵی ئینزی باشلکەی حەمەی شێخ سماعیلە نابێ گلەیم لێکەی ئەمیش بۆ کاگا کەما ئەو خوایە سەربەرزیکەی ئوسامەی حازی کەمال بۆیەی دڵێم پەیاپەی لەگەڵ شێخ ئیسماعیلە بۆی دڵێم پەیاپەی سڵا بێ لە کاگاکۆ بین لە جوانی زورەکەی هەمیش بۆ کاگا کۆیە بین لە جوانی زورەکەی کاکە گیان بەو قورعانە نابێ گوێ بە قسەی کەس بەی کاکە گیان بەو قورعانە نابێ گوێ بە قسەی کەس بەی هەتۆ خۆت هونەرمەندی هەر دەبێ خۆ هونەرکەی هەتۆ خۆ هونەرمەندی هەر دەبێ خۆت هونەرکەی هاي بەشێت ئەم هۆنراوانەوەی کۆمە پێشکەش بە هەموو گوێگر و سەرێکی خۆشەویست. ئەگەر شیعران دەنووسم ئەیاڵێم نۆرە نۆرە وەک هەنێ هونەرمەندیم شیعرم کۆ زۆر و بۆرە لە ڕاست دوژمنەکانم شیعرم ماری مارخۆرە هەرچی دوو بەندە دەنێ پێی دەڵێن ئیمپراتۆرە کاکە هیچت پێ نییە خۆت مەکە زەنگە سۆرە بەعزێک کەس دەمەم ئەکەن باسم ئەکەن بەم جۆرە ئەڵێن ئاکۆ سێمانی وەکو دارێک لۆرە ئەی بۆ تێنا بەرەو ڕووم ئەبن بەو خاک و خۆرە ئێوە کوا لە ئازمەنن دانیشن سوورە و بۆرە دەبا زۆر تووڕە نەبم لێتان نەبم بە خۆرە گشتە کۆ بکەمەوە وەک مەیمون و سمۆرە گشتە کۆ بکەمەوە وەک مەیمون و سمۆرە بتەکەمە ناو باخێ شتان دەمێ بە نۆرە بۆیە کوڕم دانیشە بانەی تە سەرد
بم بوزورة صلاة بلا فرماندا صلاة بلا فرماندا شعرم كو زور وبورة صلاة بلا فرماندا شعرم كو زور وبورة لقل شيخ إسماعيلم هاتو تصرد نورة لقل شيخ إسماعيلم هاتو تصرد نورة حقي خوم باسيكم هم هوش من أبم زورة هنر لە وڵاتەدا هیچ قەدرێکی نەماوە هەندێک زۆر باش لێی دەخۆن هەندێکیش لێی داماوە منی ئێستا کە دەزانم هونەر شەنس و ناوچاوە چون هەندێک کەسی دیایە بەس هونەریان تێکداوە کەچی هەر ئەوانیشن لە هونەر بوون حەساوە هەر کەسێکی هەڵدەستێ لاقیتەی لەدەستناوە پێشی دەڵێن مامۆستا هیچ دەردێکی نەیاوە پێشی دەڵێن مامۆستا و هیچ دەردێکی نەیاوە بڵێ دوو مەقام بڵێ هەڵێ باوی نەماوە بە خودا لێی نازانێ ئیتر چی بکات داماوە ئینجا بۆ سوفیسەکەی لوتی لە ئاسمان ناوە شەرتەڕێک دەڵێ کەرکووک بەدەست ئەم ڕزگار کراوە ئینجا یەک بەن نازانێ هەر هەمووی بۆی نووسراوە ئێستا گۆهرانی مصیبەت هونەرمەندێت تەواوە یاخود قادر مۆریاسی زۆر کەسی بنیاد ناوە ڕێبواری مەلا زادە هەر زۆر باشی هێناوە کوێربم بۆ ماملێ و حەسەن کە ئەو دوانە نەماوە یاخود سمایی سەردەشتی ئەو مامۆستا نازراوە یاخود قادر مەحمەندی و سەی عەلیشم بیرماوە ئەمان هونەریان هێنا بەسەد کۆستە و بریاوە لە دەستی ئەمان دەرچوو هونەر جوانی نەماوە ئێستا بەدەست هەنیەکن کە هونەریان تێکداوە سڵاو لە خاڵە حەما بالەی بێ ئەو سڵاوە سڵاو لە خاڵە حەما بالەی بێ ئەو سڵاوە کە ئەو ڕۆژە ببینم حەمەش بکەم بەزاوە هەمیش بۆ کاک فەرماندا شێخ ئیسماعیلم بیرماوە ئاکامی حاجی عەلی بالەی بێ ئەو سڵاوە هوسامەی حاجی کەمال لە مێژەن دەستی ناوە هوسامەی حاجی کەمال ئەو بەندەم بۆ داناوە لەگەڵ خاڵە ڕەشانە ئەو بەندەم بۆ داناوە کامەرانیشی عومەر کامێرە و بێنە ناوە کامەرانیشی عومەر کامێرە و بێنە ئاوە دەستت خۆش بێ کاک ئەحمەد بەڕە جوانت لێ داوە دەستت خۆش بێ کاک ئەحمەد بەخوا جوانت لێ داوە هەمڕۆ لەگەڵ کاگاکۆ ئەم بەزمەمە ڕۆناوە هەمڕۆ لەگەڵ کاگاکۆ ئەم بەزمەمە ڕۆناوە هيا فرق الله بەبوانەی چەم برادەرێ ئێستاوە لە خۆبایم ئیتر هیچ کەڵکی نییە ڕووخۆشی و نەرمونیانیم ئەمن پێم دەوێت برا بەڵام قەدی نەزانیم بۆ من وەک ئێوە نیمە عەشقی کەیف و سەپانیم لە دنیاش بێ منەتم بۆ عەشقی دنیانیم کوا من وەک کوڕی خەڵک عاشقی پارە و جوانیم ئەنجا بۆ باسی یارم هەموو دەم دەست لەملانیم چونکە ئەو گوڵم هەیە وا هەستەکەم تەنیانیم کە دەڕوا بۆ هەر شوێنێ تا دێت و چاوەڕوانیم لە عەشق و ئەوینی تۆ هیچ کاتێ پەشیمانیم کاتێک گۆرانیش دەڵێم وا هەستەکەن ئێرانیم هەر وەکو مامەندیمە و عەبا دەڕشەی بۆکانیم یانەوە کوسەی عەلی یا وەک سلێمان لاجانیم دێمەوە بۆ سلێمانی بۆ پایتەختی بابانیم پێم دەڵێن ئینزیبات و یانەوەک شارەوانیم بۆ من وەکو ئەوانیم بۆ مامۆستای گۆرانیم بۆ من وەکو ئەوانیم بۆ مامۆستای گۆرانیم
هاي موسيقى يا أحمد. خۆت تذکری بە هاوڕێی من تابی زڵێنی ناوم خۆت تذکری بە دۆستی من تابی گریانی چاوم لەم ژیانە دڵ پڕم هەتا ئەو ڕۆژەی ماوم پڕ بە دڵ هاوارەکەم لە دەست دڵی شکاوم هیچ دۆستێکم نەبینی بیژڵێ فرمێسکی چاوم هەر کەسێکم ناسی بێ تەنیا خەمی پێداوم بۆیە پڕ بە دڵ ئەڵێم لە ژیان دڵ شکاوم شەوگارم ڕووناک نابێ کە تۆ دووری لە چاوم خۆری بەرتم هەڵمایە لە ناو خەم و کێشاوم ئێستا من هاوڕێی خەمم لەگەڵ گریانی چاوم چارە نووسگلاهی بێ کەت خۆشیت پێ نەداوم لە خەم و گریان زیاتر هیچ وەختت پێ نەداوم من نەو شارە زێدێڵم کە لێی گەورا کراوم خۆشی ڕووی لە من نابێ مرگ دێتە بەرچاوم هەوانەی کە خۆشت ویست گەلێک ئازاریان داوم هەوانەی کە خۆشم ویست گەلێک ئازاریان داوم هەویست بۆ خاڵە حەما لە خزمەت پیاوەستاوم سڵاو لە کاکە حەما لە خزمەت پیاوەستاوم من دڵێم بۆ ئینزیبات ئەم شەو دەیەنێناوم هەویست بۆ کاگا کۆیە ئەم شەو دەیەنێناوم ڕاستە من هونەرمەندم هیچ کەس دەرزی نەداوم ڕاستە من هونەرمەندم هیچ کەس دەرزی نەداوم بەسیب یەکەی ئینزیبات سەرنجی ڕاکێشاوم بەندەکانی ئینزیبات سەرنجی ڕاکێشاوم هەتا ئەو ڕۆژەی ئەمرم هەتا ئەو ڕۆژەی ماوم ئینزیبات مامۆستاما هەتا ئەو ڕۆژەی ماوم هيا فرق باباسی کوردستان کەم خەڵک زۆر بێتاقەتە هەر هەمووی قین لە دڵان لە داخی ئەم حکومەتە دایک و بابم نەبوونە جێمەهێش ئەم وڵاتە چونکە بۆ کوڕی هەژار دەرد و خەم و مەینەتە لە کوڕی مەسوولەکانە هەرچی پارەی وڵاتە بۆ هەژاری داماویش ئێرە هەردەم نەهاتە گەمجی وەهای تێدایە لە نێو ئەم شارانەدا باوکی بۆی فڕێداوە و ڕۆشتویە بەس سەریدا دەمەنی ئەشدە نابێ ڕەنجێکی وا لە ژێردە بەسەر گەنجی هەژارە پۆزی پێوە لێ دەدا گەنجی فەقیر ئیش دەکا لە بەردەمی وەستادا ڕۆژی بە 25,000 تا ئێوارەکە دەکا لێرە هیچ یاسایەک نییە پەیڕەوی یەکسانیکە با تۆزێ باسی بکەم بەشێک ئەلەم مەینەتە با تۆزێ باسی بکەم بەشێک ئەلەم مەینەتە یەک سەیارەی پێ نییە یەک پێیەتی سۆناتە یەک خانووی کرێچیە یەک ئەژی لە سێقاتە یەک خەریکی ئینستا و تیکتۆک و سناپچاتە تا بەیان قسەندەکە لەگەڵ چی ئەموو ئەودا یەک دانەشیان ناهێنێ هەر هەمووی کلاواتە کورژیانی چاکشێواوە لە ڕۆژگاری ئەمڕۆدا برا برای دەفرۆشێ بەڕاستی کارە ساتە زروفی ئەمڕۆی کوردان هەر هەمووی مەسلەحەتە زروفی ئەمڕۆی کوردان هەر هەمووی مەسلەحەتە کاکە فەرماندەم لایە کاکە فەرماندەم لایە مخلیسی تۆیە بەندە بۆ حەمەی شێخ سمایل بۆ حەمەی شێخ اسماعیلی بۆ حەمەی شێخ اسماعیلی مخلیسی تۆیە بەندە لەگەڵ کاکە ئاکامم لەگەڵ کاکە ئاکامم بەندە بۆ تۆ پابەندە لەگەڵ خاڵە ئاکامم بەندە بۆ تۆ پابەندە ئەوەش مامە هۆشمەندە پێشکەش بە کاگۆشمەندە سڵاو لە خاڵە ئەحمەد سڵاو لە خاڵە ئەحمەد پێشکەش یەکەمە و بەندە
بڵێن دڵی گۆڕاوە لە دووری ئەشقەکەی ئەو ئارامی لیا بڕاوە بڵێن لە فڵان شوێنە کە ئەو بەربەچێڵەوە بڵێن لە فڵان شوێنە کە ئەو بەچێیاڵەوە لە شوێنی یادگاریە و خێمەیەکی هەڵداوە سەر و پرچی سپی وە ڕەنگ و شێوەی گۆڕاوە ڕەنگی پیری لە ئەودا هەرزوو سەری هەڵداوە وەکو یاقوبی نەبی هەردوو چاوی نەماوە لە دووری عەشقەکەی ئەو ژیانی خۆی تێکداوە بڵێن سەرپۆشەکەی ئەو لە باوەشی هەرماوە بڵێن ئەوانەی نووسی هێشتا کە زۆری ماوە نایەوێت قەفەت بخوا بەو شتانەی ڕێی داوە بڵێن لە کۆتاییە بالێک من کاماڵاوە بڵێن لە کۆتاییە بابێلەی کاماڵاوە بڵێن لە خەفەتی ئەو شاری بەسێیاڵاوە لە شوێنی یادگاریە و گۆڕی بۆ خۆی هەڵداوە بڵێن دەردی فەرهادی بەسەر خۆی داهێناوە هەڵێ لە کۆتاییدا هیچم بۆ ئەو نەماوە یا ڕەبی هەر دڵخۆش بێ هەتا ژیانی ماوە ڕەنگە ئەوی سەفەرکار ئیتر زۆری نەماوە بڕوا بۆ لای پەروەرین بە دڵێکی شکاوە بڵێ سکاڵە ناکە هەرچی بەسەر هێناوە لەو دنیاشدا خەمی ئەو هەر ئاوا دەبێ ئاوا بڵێن لە لای پەروەرین جێگەی بۆ ئەو داناوە سەیری یەک حۆری ناکە هەتاکو ئەوی ماوە وانێ فەرهاد و شیرین وەک منیان لێ قەوماوە بە گەنجی خوا من پیر کرد لە ژیان کردم ماڵاوە پێی بڵێنی ئاسوو دەبێ ئەو قەت لە بیر نەکراوە لەسەر جەستە و دڵیشی ناوی ئەوی نووساوە ئەحمەد گیان جوانی لێدا دەڵێیدا ئاوا ئاوا هەمەی شێخ سماعیلی ئەو بەندەم بۆ داناوە دڵی وەسەی سیبات هەبڵا دەنگی نەماوە سڵاو لە فەرمان دەبێ بالەی بێ ئەو سڵاوە شێخ ئێستای دڵ خۆشەوێ بەڕاستی کەڵەپیاوە ئاکامی حاجی عەلی مێژوونی شاری داوە هەویست بۆ کاگ و سامە و ڕاشەشم لەبیر ماوە سڵاو لە کاگ و سامە و ڕاشانم لەبیر ماوە ئەحمەد گیان دەست خۆش بێ هەتاکو ئێرەی ماوە ئەحمەد گیان دەست خۆش بێ